دووەمین پێشەنگای دەرفەتی کارە لە هەولێر. باسەدان دەرچووی زانکۆ پەیمانگاکان بوونەتە خاوەنکاری خۆیان و حکوومەتی ئەمریکا بە هاوبەشی لەگەڵ UNDP پەرەیان با بیرۆکەی گەنجان داوە و دەستگیرۆیان کردووە لە پرۆژەکانیان. پرۆژەکان جۆرە و جۆرن و بەشێکیان بریتین لە کاری دەستی. لە پەنای هەر پرۆژێکدا خانمێکی خاوەنکار بە هاوکاری خێزانەکەی خواردن ئامادە دەکات و دەیفرۆشێت بە ئامادەبووان. هەندێکیش بە تابلۆی جۆرە و جۆری هونەری بۆتە خاوەنکار. ئەمن ئیشی تابلۆنەکەم بەم شیوازە بە تێکسچێری سرامیک لەسەر کامفازی بە ڕێزینی لەسەر MDF ئەوشتە بۆ هەلیکار ئەفروشم. نرخەکانیش جیاوازن بەر نرخی 35,000 و تا سەری 85,000 و 120,000 150,000 ئەو سعرانە جیاوازن سعرەکانیش. پێم خۆش باسێکی ئەو پێشانگای هەڵیکارە بکەم کە پاڵپشتی دارایی کراوە لەلایەن قوسڵخانەی ئەمریکا و ڕێکخراوەکانی UNDP و USA. ئەو زۆرە پێشانگای هەڵیکارانە زۆر گرنگە بۆ ڕێخستن بۆ خڵقاندنی دەرفەتی کار بۆ گەنجەکانمان و گۆڕینی ماینسێتیان ئەوەی لەلای من زۆر گرنگە، چونکە ئەبن 2 ساڵێک پێش ئێستا سورڤەیەکم کرد هەتا ئێستا 96 قوتابیان پێیان وایە کە دەبی گۆڤەرمنت حکوومەت دایان بمەزرێنی کە هەمومان دەزانین چانسی دامەزراندن لەلایەن حکوومەتەوە ئێستا نزیک بۆتەوە لە زیرۆ. لەبەرەوە ئەمە پێمان باشە ئەو هەڵانە بڕەخسێنین. سەرکونسوڵی ئەمریکا لە هەولێر ڕایگەیاند حکوومەتی ئەمریکا خۆشحاڵە بە هاوبەشیکردن لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان بۆ هەمەچەشنکردنی ئابووری و وەبەرهێنان لە سەرمایەی مرۆیی و ڕەخساندنی هەلی کار بۆ ژنان و گەنجانی کوردستان. ئەم پێشانگایکارە دەرفەتێکی ناوازە دەڕەخسێنێت بۆ بنیاتنانی پرد لە نێوان خوێندن و هەلی کار، بەرەوپێدانی تواناداهێنەرەکانی گەنجان بۆ پێشخستنی خزمەتگوزاری هەرێمی کوردستانی عێراق زۆر گرنگە. گەنجان بڕبڕەی پشتی کۆمەلگان و بەتواناکردنیان زۆر گرنگە بۆ بەهێزکردنی بزوێنەری ئابووری وڵات و ئامادەکردنیان بە ئامراز و لێهاتووی و سەرچاوە و زانیاری پێویست زۆر گرنگە تاوەکو بتوانن گەشە بکەن. لە ڕێگەی هاوبەشیمان لەگەڵ دامەزراوە پەروەردەیەکان حکوومەتی ئەمریکا ئامانجی ئەوەیە سەدان گەنج بەکارەمەیی و کارگێڕی و پەرەپێدانی بازرگانی کە پێویستن بۆ دەستپێکردنی کاری سربەخۆیی سەرکەوتوو بەتوانا بکات. بە گوێرەی ئامارەکانی کونسڵخانەی ئەمریکا لە هەولێر لە ماوەی ساڵی ڕابردوودا نزیکەی 5,000 گەنج و ئافرەت لە ناوچە جیاوازەکانی هەرێم سوودیان لە پرۆگرامەکانی کارسازی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بینیوە بۆ گەشەپێدان و چوونیان بۆ ناو هێزی کار. دیار جەمال دەنگی ئەمریکا، هەولێر.